يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني بريس لچند جمعه رابردوودا لە خزمەت پێغەمبەردا بووین صلی الله عليه وسلم. سەروەرمان کە وەصفی خۆی کرد فەرمووی ئینەما ئەنا ڕەحمەت مهدات، من یەک پارچە ڕەحمەت و هیدایەت دەرم. ڕەحمەت بوو بۆ گشت مرۆڤایەتی، بۆ ئەوانە کە بێباوەڕیشن پێی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانیدا زەحمەتی بۆ هیچ کەسێک نەبووە و نەویستووە. ڕەحمەت بوو بۆ سەرجەم بە شەریعەت حتا قیامەتیش، و هیدایەت دەربوو بۆ ئیمانداران، ئەوانەی کەوا قابیلی هیدایەت و وەرگرتنی ڕێنماییە جوانەکانی ئیسلام بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە جوانترین شێوە و بە پڕحیکمەتترین شێوە ئەم هیدایەت و ڕۆشنایی گەیاندە دڵەکان. ئینسانی ئیمانداری شوێنکەوتووی پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەبێ وابێ ڕەحمەتی پێبێ بۆ هەموو ئینسانێک، هیدایەتیشی پێبێ بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێ و گوێبیستی وەرگرتنی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەمخۆر بوو. وتاری ڕابردوو باسی ئەومان کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەمخۆری گەنجان بوو، زۆر گرنگی بە چینی گەنج و لاوەکان دەدا، چونکە ئەگەر گەنج دڵخۆش بوون، سەرفراز بوون، ئیماندار بوون، ئەوە پیرەکان بەختەوەرن، چونکە ئەوانەی پیر و بەساڵات چووەکانن چێن باوکو دایکی گەنجەکانن. پیر و بەتەمەن چ کاتێک ئیسراحەت بە دڵیا دێت، چ کاتێک خۆشی بە دڵیا دێت کە دەبینێ کوڕ و کچە لاو و گەنجەکەی خۆشبەختە، کە ئەو ئیمانداری بە حەقا، کە ئەو هەنی مزگەوتە، ئەو پێگەیشتۆ و تێگەیشتۆ لە بەڵا دوورە. وەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە گرنگی بە گەنج دەدا، مانای پشتگوێخستنی پیرەکان نەبوو، بەڵکو دەیزانی پیرەکان کاتێ دڵخۆش دەبن کە چاویان ڕۆشنە بە بینینی گەنجی جوان، جا ئەو گەنجە ڕۆڵەی خۆیان بێ یان هەر تاکێکی ئەو گەل و ئومەتە بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری دەکردن، کاری پێدەسپاردن، ئاستی دیاری دەکردن. هەموو جار بەبیری دەخستینەوە، بەبیری گەنجان و بەبیری هەمومان کە خوای پەروەردگار سێشتی بە ئێمە بەخشیوە، سێ شاخەڵاتی خوا بۆ هەموو تاچێک هەیە ئەگەر بیری لێ بکاتەوە وەریگرێ. یەکەمیان خەڵاتی ئەلئیجاد، دروستبوونی تۆ. ئەگەر ئینسان کتێبێک بخوێنێتەوە سەیر دەکەی تۆ موالیدت هەفتا بێ، کتێبەکە لە ساڵی 60 نووسرا بێ، ئای سەیر دەکەی ئەو کاتە من هەر لە دایک نەبووم، چەند جار وا بیرت کردوێتەوە. گەنجێک موالیدی نەوەتەکانە کتێبێک دەخوێنێتەوە لە 50کاندا نووسراوە، لە 70کاندا نووسراوە، ئەڵێ ئەو کاتە من هەر نەبوو بووم، لەوە چێ باوکم ئەو کاتە لە دایک بوو بێ. کاتە تۆ نەبووی، خوا تۆی هێنایە بوون. هەل ئەتا عەلە الئینسانی حین من الدەهر لەم یەکن شەیئا مەذکوورا. ڕۆژگارێک هەبوو تۆ هەر ناود نەبوو، ناسنامەت نەبوو، مێژووی لە دایک بوونت نەبوو، هەر هیچ نەبووی، هەر کەس نەیدەزانی تۆ دەبی نابی، ناوت چی دەبێ، ڕەگەزت چی دەبێ. خوا تۆی هێنایە بوون، خوا تۆی دروست کرد لەبیرت بێ. ئەو هێنانە سەر زەویە خۆ لە خۆتەوە نەبووی، ئەوە خەڵاتی پەروەردگارە هەر کە هەی لەسەر زەویدا. ئەمجا کە دروستی کردی ئەلئیمداد، خەڵاتی پێبەخشین، کە ئەندامی هەناسەدانی لە سنگ تا دروست کردووە، هەواشی بۆ دروست کردووی، ئۆتو ئۆکسجینێکی تایبەتی بۆ تۆ دروست کردووە کە گونجاوترین گازە لەگەڵ هەناسەی تۆدا. ئەو کەسانە قەدری ئەو هەناسەیە و ئەو هەوایە دەزانن کە دەیانخەنە ژێر ئۆکسجینەوە لە خەستەخانەیەکە. خوای گەورە کۆ ئەندامی هەرسی بۆ تۆ دروست کردو مەعیدە و لە دەمەوە لە سوورێنچکەوە حتا دەچێتە گەدەوڕی خۆڵەکانتەوە.
لە هەمان کاتە خواردنێکی پاک و حەڵاڵ و خواردنەوەی پاک و حەڵاڵیشی بۆ داناوی بە هەموو جۆرەکانیەوە هەم چێژی لێ دەکەی هەم پێی گەورە دەبی هەم پێی گەشە دەکەی هەم لە ئازارەکەشی ڕزگارت دەبێ و هەستی پێ ناکەی پاشان خوای پەروەردگار جنسی تیا دروست کردووی ئەگە بە حەڵاڵی بەکاری بێنی ڕەگەزی بەرامبەری بۆ داناوی بۆ هەر پیاوێک ژنێک بۆ ژنێک پیاوێکی حەڵاڵ جگەوەی چێژ و خۆشی وەردەگرێ خوا پاداشتەکەشت بۆ دەنووسێ چۆن کەسێ لە حرامە بەکاری بێنە گوناهی لەسەرە ئەو کەسێ ئارەزۆ جنسیەکانی لەگەڵ حەڵاڵی خۆیدا خاڵی دەکاتەوە بەوەش خوای گەورە لە قیامەتە پاداشتی بۆ دابین کردووە ئەو جەستە ساغەت کە دەجوڵەی کە دەی و دەڕۆی هەستی پێ ناکەی هەتا خوای گەورە یەکێک نیشان دەدا کە بەر تاقیکردنەوەی خواستەوە ئەجرەکەی لای خوایە ئەبێت تۆ ڕێزی لێ بگری کە جەستەی شەلەلە ئەمجا دەزانی ئەو خەڵاتی ئەلئیمدادە چییە بۆ تۆ ئەوە مەدەدی خواییە یارمەتی خواییە کە تۆ دەجوڵەی دکتۆر عومەر عەبدولکافی دەڵێ کورتە فلیمێک لە نمایشی ساڵانەی فلیمدا یەکەمی هێنا 10 خولەک بوو 8 خولێکی یەکەمی فلیمەکە دانیشتوان سەیری ئەوان دەکرد زوومی کامیرا بەس لەسەر سەقفێکە لەسەر ئەو گەچەی سەرەوەیە بەس سەقفەکە نیشان دەدا 8 دانە دەقە خەڵکەکەوە ڕز بوون بۆڵە بۆڵ دروست بوو وتیان کاکە ئەو فلیمە لەوە چە قەتعی تێدا بێ خۆ هیچ نیشان نادا بەس سەقفێک نیشان دەدا ئەو کەسەی کەوا نووسەری فلیمەکە بوو کاراکتەرێکی سەرەکیەکەی ئەمجا زوومی کامیراکەی گواستەوە بۆ سەر زەویەکە گەنجێکی شەلل لێدراوی ڕوباعی هیچ شوێنی ناجوڵێ بەزەوەی هەناسە ئەدا ئەبێ خواردنی بەدەمەوەکە بێ پاچیکەیەوە 2 دەقەش لەسەر گەنجەکە بوو هیچ قسەیەک ناکرێ کامیرەکەی ڕووی لە ئاسمانە خۆ هیچ ناوترێ لە سەقفەکە 2 دەقەش لەسەر گەنجەکە و فلیمەکە کۆتایی پێهات بە یەک دێڕنووسین خەڵکینە ئێوە 8 دەقەوە ڕز بوون دەنگەدەنگتان لێ بەرز بەوە کە سەیری بەس سەقفێکتان دەکرد هیچتان نەدەبینی هەموو دەستان کرد بە بۆڵە بۆڵەوە کەی فلیمەوە ئەوە چییە بەڵام سەیری ئەو گەنجەکەن هەموو تەمەنی تەنها ئەو سەقفە دەبینێ و ناتوانێت بجوڵێ بیرێک لە خۆتان بکەنەوە تۆ چ خەڵاتێکی خوال لەگەڵا کە شەو و ڕۆژ دەی و دەجوڵێ و چاوت بەم لاولادا دەسۆڕێنی و خۆت دەخۆی خۆت پاک دەکەیەوە ئەو فلیمە یەکەمی هێنا بیری هێناینەوە ئەوە جاری وایە تا کەسێکی ئەوانە بینی نازانی تۆ خوا چی پێبەخشیوی جاری وایە خۆشت بە هەژار دەشزانی ئەم دوانەی پێبەخشیوین ئەڵڵاه سێیەمیان خەڵاتی ئەلهودا وەڕەشاد ئیسلامەتی خواناسی هیدایەت ناسینی ئەڵڵاه بەتاک و تەنها ناسینی سەرجەم پێغەمبەران ناسینی قیامەت و زیندووبوونەوەی دوای مردن و بەهەشت و دۆزەخ بۆ ئەمە خەڵات نییە بەڕێزان تۆ هەموو جەستت ساق بێ هەرچی خۆشی دنیاە هەد بێ بەڵام نەزانی کە مردی چی لێ دێ وابزانی ژیان تەواو بوو ئەتر هیچ نییە بەڵام خوا ئەو خەڵاتی سێمەی داوینەکە لە هەمویان گرنگترە کە خۆشی دەبەخشە بەوانی تر جیاوازی نێوان بەهەشت و دۆزەخی بۆ جیاکردوینەوە بە کورتەیەک کە ئیسلام پێمان دەڵێ بەهەشت یەک ڕێگای هەیە بەڵام دوور و درێژە تۆ کە موسڵمان بووی چوویتە سەر ڕێگای بەهەشت حتا دەمری هەر ئەو ڕێگایە ئێمە الحەمدولله لەوەتی هەین و لێمان دەپرسن و لەمەوە دۆش خوا ئیستیقامان پێبەخشێ ئەرە چی وەڵار مسڵمانم هەر لە چی وەڵار لە مزگەوتم هەر یەک قیبلەم هەیە یەک کتابم هەیە یەک ڕێگام هەیە ڕێگاکە دوور و درێژە ئەم سەری دیارە بۆ ئەو سەری سیڕاتی مستەقیمە لەم سەر بڕۆ سەری بەری مەدە حتا دەتگاتە ناوەڕاستی باشتەوە بەرن نادا بەڵام دۆزەخ وانییە دۆزەخ ڕێگاکانی زۆرن زۆر ڕێگا هەن بۆ جەهەنەمت دەبن بەڵام کورتن کابرا دەچێت سەر ئەم ڕێگایە خۆی لێ تێر دەکات دیسان پەشیمانە دەچێتەوە سەر ئەم ڕێگایە لێش کورتە ڕێگایەکە دەچێتە سەر ئەوێ وا هەیە 5 منهەجی تا ئێستا گۆڕیوە لە هەمووانیشیان پەشیمانە حتا سەری دەکەن بە جەهەنەمە جەهەنەم ڕێگاکانی زۆرن بەڵام کورت و مایە پوچن هیچ نین بەرهەمیان نییە گەنج لای خوا زۆر بەڕێزە خوای گەورە لە قورئانە سوڕەتی طاها بخوێننەوە ئەڵێ یەکەم جار تەکە ئەو سوڕەتە دەخوێنیەوە خوا باسی گەنجێکمان بۆ دەکا موسای کوڕی عیمران پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەلامی خوای لەسەر بێ موسا گەنجێکە گەنج تازە پێدەگا خوا چۆن وەسفی ئەم گەنجە دەکا بە چەند شێوە لە سوڕەتی طاها ئاەتی 13 دەفەرمێ وەئەنە اختەرتوکە ئەی موسا من تۆم هەڵبژاردۆ بۆ ئیشی خۆم
بەخوا زۆر گەنج دەبینین لەم سەردەمەشە موسا ئاسا دەبینی خوا هەڵی بژاردو ئیشێکی پێیەتی دەستی خوای پێوە دیارەکە خوا هەڵی بژاردو ئەوەندە چاکەکارە ئەوەندە جوانە ئەوەندە ڕەفتار شیرینە خوا پێی فەرموو وەئەلقەیت عەلەیکە مەحەبەتە منی خۆشەویستیم لە خۆمەوە بەسەرا باراندی وەسەرا ڕشتی ئەی موسا تۆ یەک مناڵی بچکۆلە بووی ئەوەندەم خۆشویستی هەموو خەڵکی خۆشیان ویستی فێرعەون کە دوژمنی سەرسەختی هەموو مناڵێک بوو دەیکوشتن شوێن بە شوێن بە سەریانە دەگەڕا موسا ئەچێتە بەر دەستی فێرعەونیش خۆشی دەوێت بەدەسەڵاتی خۆی نییە ژنەکەی خۆشی دەوێت ئەڵە با بیکەین بە ئەولادی خۆمان قڕەت عەینین لی وەلەک ئەی موسا ئەزانی کە تۆ هەر کەسێک چاوی پێت کەوتایە ناچار بوو خۆشی دەویستی ئەوەندە گەنجێکی خۆشەویستت لێ دەرچوو ئەوە من خۆشم دەویستی من زۆر کەس کە خەڵک خۆشی دەوێت نابێ بەهی خۆی بزانێ وا بزانێ عیلمی خۆی دەوڵەمەندی خۆی پیاوەتی خۆیەتی ئەوە بزانە لوتفێکی خوا لەگەڵایە کە خەڵک خۆشی دەوی خوا خۆشی دەوی تۆش بەهی خوای بزانە موسا خوا دەفەرمێ من خۆم خۆشەویستی خۆم بەسەرا ڕاژاندی سبحان الله گەنجێک خوا ئەوە خۆشی دەوێت وەلیتوصنع عەلی عەینی تۆم پەروەردە کرد لەژێر چاوی خۆمدا خۆم پەروەردەم کردی ئیمامی شەعراوی شێخ محەممەد متەوەلی شەعراوی لە تەفسیرەکەیدا دەفەرمێ کاتێک کە موسا بوو بە 2-3 ساڵانەی یاری لەگەڵ فیرعەونا دەکرد پەلاماری دەموچاویدا و چنگێکی لێدا فیرعەون وتی ئەو مناڵە بکوژن خەریکە پەلامارم دەدا ئاسیای ژنی وتی نا ئەوە منداڵە چاکە و خراپە لێک جیا ناکاتەوە فیرعەون وتی با تاقیکەینەوە قاپێکی هێنا پڕی کرد لە پشکۆی ئاگری سوور قاپێکیش پڕ لە خورما و میوە وتی بزانین داخۆ چاکە و خراپە دەزانێ موسا هەروەکو منداڵێکی ئاسایی فامی دەبوو بەوەی کە ئاگرەوە دەسووتێنێ دەستی بۆ خورماکە برخوا دەستی گرت و بردی بۆ پشکۆکە بیخاتە دەمیەوە بۆیە دواتر موسا ئەفەمە خەلەلێک لە زمانما هەیە زمانی سووتان ئەوەی پێکرد بەوەی لە ناو نەچێ خوا دەفەرمێ من بە تایبەت سەرپەرشتی تۆم دەکرد لە منداڵیەوە خۆم پەروەردەم دەکردی بۆ وەستەنەعتوکە لنەفسی سورەتی تاها ئاەتی 41 سبحان الله کە ئەو ئاەتە دەخوێنی ئینسان بچوڕکە بە لە شیادێ لە قورئان خوێندنە وەستەنەعتوکە لنەفسی من تۆم دروست کردووە بۆ خۆم تۆم دروست کردووە بۆ کاری خۆم ئیشم پێتە کە گەیاندنی پێغەمبەرایەتیە گەیاندنی هیدایەتی خوایە بە فیرعەون و بەو خەڵکە ڕزگارکردنی ئومەتێک ئەی موسا لەسەر دەستی تۆ دێ بەنو ئیسرائیلی هەزاران ساڵە دەچەوسێندرێنەوە تۆی گەنج ڕزگاریان دەکەی من تۆم دروست کردووە لنەفسی بۆ خۆم ئیشم پێتە ئەڵڵا گەنجێک چەند گەورەیە لای خوا ئەمڕۆ تۆی گەنج بۆ لەو کەسانە نەبی کە خوا بفەرمێ من تۆم دروست کردووە بۆ کارێکی گرنگ دەکاری گرنگ بدۆزەوە ئەزانن لە هەموو شەهادەیە گەورەتر لە دنیادا چییە لە هەموو دەوڵەمەندیەک دەوڵەمەندتر چییە لە هەموو پلە و پایەک بەرزتر چییە خۆشەویستانم ئەوەیە خەڵکی بانکەی بۆ لای خوا یەک کەس بەهۆی تۆوە خزمەتی ئەم دینە بکە یەک کەس بەهۆی تۆوە بێتەوە بۆ ناو ئەم دینی خوایە بۆ ناو ئەم ڕەحمەتە یەک دانە کەس بەهۆی تۆوە لە جەهەنەم ڕزگاری بێ بچێتە بەهەشتەوە ئەوە تۆ گەورەترین شەهادەت هەیە گەنجانی ئێمە ئەمڕۆ وایان پێ دەکرێت دەتوانی بەخوا زۆریشیان دەبینم بەدەیان گەنج دەبینم سبحان الله وەستەنەعتوکە لنەفسی پێوە دەبیندرێ خوا ئەو گەنجەی بۆ خۆی دروست کردووە درستی کردو و ئیشی پێیەتی ئیشێکی گەورەی پێسپاردووە ئەی گەنج هیممەتی بچکۆلە نەبێ خۆت بەستیش سەرقاڵ مەکە بەشتی بچووکی دنیاییەوە وەرەو بۆ لای خوا کارت خوا بێ جا بەڕێزانی وا هەیە بە پارە خزمەتی ئەم ئیسلامی پێ دەکرێت هەیە بە قسە هەیە بە نووسین هەیە دەزانی بە خزمەتکردنی زانایەکی ئیسلام برای بانخوازی خۆشەویستمان ئەندازێر عوسمان لە دوا کتێبیدا بە ناوی نەسرەوتن لە بەرگی 3 لاپەڕی 136 دا ئەم باسە باز دەکەم من لەوێ خوێندومەتەوە ئەڵە کاتی خۆی مامۆستا مەلا عەبدولکەریمی بیارە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس خۆی گەورە دەرەجەی عالیکا لە بەهەشتا کە لە مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی لە بەغا ئیمام و مدەڕیس بوو کابرایەکی کوردی خۆمان خزمەتی دەکرد بە ناوی خاڵە نووریەوە هەم خزمەتی مامۆستا خۆی دەکرد هەم خزمەتی ئەو هەموو میوانی کە ڕوویان تێدەکرد کاتێک کە پیر دەبێ و دەچێتە تەمەنەوە دەچێتە خزمەت جەنابی مامۆستا کەریمی بیارە و دەفەرمێ مامۆستا مەلا کەریم من بیختیار بووم نەخۆشم وا پەکم کەوتووە ناڕەحەتم کە ناتوانم وەکو جاران خزمەتی جەنابت و میوانەکانت بکەم خەمێکی خۆت بخۆ مامۆستاش دەفەرمێ کەسم لە تۆ باشتر دەست ناکەوێ ئەوەندە بەدڵسۆزیەوە ئەو هەموو ساڵە خزمەتی خۆم و میوانت کردووە لەم مزگەوتەیە خۆت وەقف کردووە بۆ خوا کەس لە تۆ باشتر نادۆزمەوە دەبێ خوا ئەو کەسم بۆ بنێرێ خۆم بە کەس ناڵێم
سبحان الله چەند ڕۆژێک دوای ئەوە گەنجێکی جوان لە وڵاتی میسرەوە گەنجێکی عەرەب بە ناوی سەلاحەوە دێتە خزمەت مامۆستا بە ناونیشانێک و گەڕانێکی زۆر مزگەوتی شێخ عەبدولقادر گەیلانی دەدۆزێتەوە لە شاری بەغادا و بە نەشارەزایی قەت نەهاتۆتە عێراق مامۆستا عەبدولکەریم مودەڕیس کامەیە و کوردە دەڵێن ئەوە تا لە فڵان ژوورە و دەی پێی دەناسێنن دێ و دەستی مامۆستا زیارەت دەکات دڵە قوربان سێ شەوی جومعە سێ جار بە خزمەت پێغەمبەر گەیشتم صلی الله عليه وسلم پێم وتەی پێغەمبەری خوا حەز دەکەم کارێک بکەم خزمەتێکی ئەم دینە بکەم فەرمووی میسر بەجێ بێڵەوە بڕۆ بۆ عێراق بچۆ بۆ شاری بەغا بچۆ بۆ مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی یەکێک لە خۆشەویستانی خوا و ئێمەی لێ ناوی مەلا عەبدولکەریمی مودەڕیسە بڕۆ خزمەتی ئەو بکە ئەوە گەورەترین خێرەکە ئەنجامی بدەیت من نەقەت جەنابتم بینیوە نەقەت تۆم ناسیوە نەقەت هاتوومە بەغا بە ناونیشانی سێ جار خەونم بە پێغەمبەرەوە بینێ و ئامۆژگاری کردم سێ شەوی جومعە ئێستا هاتووم حتا جەنابت ڕازی بێ من خزمەتت بکەم ئەویش کە فەرمووی سێ جار خەون بینە سێ جار فەرمووی یاخوا بەخێر بێ یاخوا بەخێر بێ یاخوا بەخێر بێ میوانی پێغەمبەری خوا لەسەر چاومان ئەوە ژوور و ئەوە خزمەت و تۆش دەست کە بە ئیشی خۆت ئەم گەنجە حتا ئەو ڕۆژەی مامۆستا عەبدولکەریم مودەڕیس لە بەغا وەفاتی کرد خزمەتی کرد کە وەفاتی کرد خۆشی شتی خۆشی بەدەستی خۆی شتی و ئەسپەردەی خاشی کرد و بە چاوی پڕ لە فرمێسکەوە خواحافیزی لە بەغا کرد و ڕۆیشتەوە بە وڵاتی میسر وتی ئیشەکەم کۆتایی پێهات واصطنعتك لنفسي ئەی گەنج تۆ دەتوانی ئەم قورئان و ئیسلامە فێریەوەت دەکا خۆت تەرخانکە خوا ئیشی بە تۆیە ئیشی پێتە یعنی بۆی بەختەوەرت کە لە شتی بچووکە خۆت بچووک مەکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەنجە ناومێدەکانی بەرز دەکردەوە دەیفەرمووی ئەو کەسانی کەوا دەستان لە ژیان بەرداوە ئێوە بێنرخ نین سەیری سیرەی پێغەمبەر کەن صلی الله عليه وسلم لە سیرەی دکتۆر محەممەد عەلی سەلابیدا علی محەممەد سەلابیدا لە سیرەی نەبەویدا دەفەرمێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیجرەتی کرد بۆ مەدینە لە کاتی هیجرەتە لە ڕێگادا چەند کیلۆمەترێکی مابوو بگاتە مەدینە دوو گەنجی توش بوو دوو گەنجەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەریب و ڕاکەن لەبەری بانگی کردن کاکە بۆ دەترسن کەسێک خەڵکی ئەو مەنتیقەوەتی قوربان ئەوەندە شەریف نینە و دوانە ئەوەندەیان خراپە کردووە هەر لە ڕوویان ناچاویان بە کەسی وەکو جەنابەت بکەوێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وەرن کاکە وەرن نزیک ببنەوە بانگی کردن فەرمووی ئێوە ناوتان چییە وتیان ئەلموهانان حرمەتم هەیە بۆ ڕووی جەنابتان و هەر کەسیان قسانە دەبیستێ و دەبینێ یعنی بە کوردی خۆمان لە بینی کەوانەیەکە دیسانە حرمەتم هەیە بە گوڵ بۆ ڕووی جەنابتان یعنی خوێڕیەکان ئەوەندەیان خراپە و دزی و لاروی لەوێری کردبوو هەر خۆیان بە خوێڕی دەزانی خەڵک ئەوەندەی پێوەتون ئێمە دوو خەسە خوێڕیەکەین دوو گەنجە شەلاتیەکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری بادەوە فەرمووی نا بەل ئەنتوما ئەلموکڕەمان واللهی ئێوە لە سیمەتان دیارە دوو گەنجی زۆر بەڕێز و جوانن ئێوە زۆر بەڕێزن ئێوە خوێڕیوی چوپوچ و شەلاتی نین بەل ئەنتوما ئەلموکڕەمان ئێوە زۆر بەڕێز و بەحرمەتن دليل على اهتمامه بسمعة المسلمين ومراعاة مشاعرهم إكراما لهم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت حەزی نەدەکرد شعوری هیچ کەسێ بشکێنێ معنەوێتی بەرزکردنەوە یعنی ئەی پێغەمبەری خوا ئێمە لە ژیانمانە کەس پێی نەوتون ئێوە بەڕێزن یعنی ئێمە بەڕێزین فەرمووی ئێوە بەڕێزن ئیسلام و قورئان ئێمەی وا فێر کردووە مرۆڤ هەڵە دەکات بەڵام دوو جۆر هەڵە و گوناه هەیە گوناهی وا هەیە بەدەست دەکرێت بە خواردن دەکرێت بە قاچ دەکرێت بە دامێن دەکرێت گوناهیش هەیە بە دڵ دەکرێت ئەو گوناهەی هەرە خەتەرناکە و ئیسلام دەیەوێت گەنج نەیکە ئەوەیە گوناهەکە نەچێتە دڵەوە بە بەڵگەی قورئان ئادەم سەرپێچی خوای کردیان نا سەرپێچی کرد بەڵام گوناهەکەی وەچ و دەستی بۆ دارێک برد و میوەکەی خوارد کە خوا فەرمووی مەیکە گوناهەکەی بە ئەندامەکانی جەستەی کرد زووش بە ئاگا هاتەوە تەوبەی کرد و خوش لێی خۆش بوو بەڵام ئیبلیس بە ئەندامانی جەستەی هیچی نەکردبوو هیچ تاوانێکی نەکردبوو بەس لە دڵیا پڕ بوو لە ڕق و قین و حەسوودی و ئێرەی و بەخیلی بە ئادەم خوای گەورە نەعلەتی لێ کرد بە گەنج دەفەرمێت تۆ معەڕەزی گەنجی لەوانەیە بە ئەندامەکانی جەستە تووشی هەڵەیەک بی بەڵام ئیسلام نەفرەتت لێ ناکە ئیسلام پەروەردەت دەکا گوناهەکە نەگاتە ناو دڵت چونکە کە گوناه لە دڵا زەرع بوو زۆر زەحمەتە ئینسان دەبێتە ئیبلیس پەنا بەخوا لە دڵیا ناڕواتە دەرەوە ئەمجا هەموو لەشی بۆ گەندەکە ئەو دوو گەنجە موسڵمان بوون پێغەمبەری خوا فەرمووی دواتر وەرن بۆ مەدینە بۆ لام بوون بە دوو خزمەتکاری گەنجی جوانی نەمنەمامی ئەم ئیسلامە بەس بەوەی کە پێغەمبەری خوا فەرمووی ئێوە بەڕێزن
ئێوە ئەو کەسەنین کە خۆتان وا دەناسن خەڵک واتان پێ دەڵێن لای من کەسی بەڕێزن خوا ڕێزتان لێ دەگرێت خوا لە گوناهتان خۆش دەبێت تەوبەیان کرد مسلمانی باشیان لێ دەرچوو خەڵکێک هەیە گوناه دەکات لە گەنجاندا زیرەکە زیرەکیەکەی بۆ خراپە بەکاردێنێ مامۆستایەک دەڵێ لە بەریتانیا لە شاری مانچستەر تەرجمە بۆ ئەو کوردانە دەکرد کە دادگادا بوون خۆشی کورد بووە خەڵکی هەرێم ئەڵێ گەنجێک گیرا بوو لە پێوەری کارەبادا دزی کرد بوو کارەبایەکی زۆری سەرف کرد بوو کە سەیرەکەم پێوەری چی بۆ نهاتێتەوە حکومەت هەستی پێ دەکا گەنجەکەی گیرا و درا بە دادگا دادوەر لی تووڕە نەبوو قسەشی پێ نەوت وتی گەنجی بەڕێز تۆ دیارە زۆر زیرەکی چۆن بە شێوەیەک دەستکاری ئەو پێوەری کارەبایەت کردووە کە هیچ نەخوێنێتەوە کارەباکەش سەرف کەی من بەڵێنت پێ دەدەم لە ڕووی یاساییەوە هەموو ئەو پارەی دێتە سەرت لە هەمووی عەفوت دەکەین پارەی یەک مانجی داهاتوش کارەبا مەدە و چی سەرف دەکەی بە بەلاش بێ بۆ خۆت بەس تەنها پێمان بڵێت چۆن ئەم کارت کردووە گەنجەکە دڵنیا بۆ حاکم درۆی لەگەڵ ناکە نایخەڵەتێنێ فکرەکەی پێوتن هەموو سیستەمی کارەباکان گۆڕی بۆی جارشکەی فەڵی تێدا نەکرێ و بەریشیاندا حاکمەکەوتی بەس ئەوەندەت پێ دەڵێم حەیف نییە ئەو هەموو زیرەکی خوا بە تۆی بەخشیوە لە دزیا بەکاری بێنی لە خراپەیە بەکاری بێنی ڕوبعێکی ئەو زیرەکی لە جوانیە بەکاربێنی دەک ماڵی پێدەژێنی من تەنها ئامۆژگاری دەکەم خوا بەهرەی بە تۆ بەخشیوە لە خراپەیە بەکاری مەهێنا ڕێنمایی کرد بۆ چاکە بەڵێ شەریعەتی ئیسلام مرۆڤ چاک دەکات نەک عوقوبە زۆر گەنج تەنانەت زۆر بەمان وا حاڵی بووین ئەگەر ڕۆژێک ئیسلام حاکم بێ شریعەتی ئیسلام جێبەجێ بکرێ لە وڵاتە ئیشی ئیسلام چییە دەستبڕینی دز جەڵدە لە عەرەخۆر جەڵدە لە زیناکار نەکاکە گیان ئەمە شریعەت نییە ئەمە قانون و سزادان و تۆڵەسەندنەوەی شریعەتە شەرع هاتووە تا خەڵکی وا لێ بکا کەس دزی نەکا بۆی دەستی نەبڕدرێ خەڵک ئامۆژگاری دەکا بۆی کەس عەرەق نەخوا و جەڵدی لێ نەدرێ خەڵک فێری دائم پاکی دەکا کەس زینا نەکا لە کۆمەڵگادا و پشتی لەدار نەدرێ کۆتا شتێکە لە شەرعا جێبەجێ دەکرێت تۆڵەسەندنەوەیە کۆتاشت یەکەم شتیش کە لا دەبرێ هەر تۆڵەسەندنەوەیە بۆیە سەیدنا عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئیمامی عومەر کاتێک لە ساڵی گرانیدا حکمی بڕینی دەستی دزەکانی لابرد فەرمووی ئیسلام لە پێشا هۆکارەکانی دەستبردن بۆ حرام لادەبا پاشان تۆڵە دەستێنێتەوە هەموو ئەو هۆکارانی وا لێ دەکەن تۆ دەست بۆ حرامبەری لای دەبا ناهێڵە دواتر کەسێ هەر نالەبار بوو نالەبار بوو ئەمجا دەچێتە قانونی عقوباتەوە ئەوە شەریعەتە ئەگەر هیچ جیاوازیەک لە نێوانی حەڵاڵ و حرامدا نەبێ بەس ئەمەندە نەبێ بەسە ئیسلام بەس هاتۆ ئەومان فێرکە پێمان دەڵێ بزانە حەڵاڵ ئەوەیە هەر کارێک حەڵاڵ بێ کە کردت لێی بوویتەوە تووشی خۆشیەک دەبی خۆشی و لەزەتی لێ دەکەی حرامیش بەس پیسیەکەی ئەوەیە لە دوای لێبوونەوە ئەنجامدانی پەشیمانی ئیلا پەشیمانی جیاوازی نێوان حەڵاڵ و حرام شەرع هاتۆ ئەومان فێرکە حەڵاڵ ئەوەیە لە دوای تەواوبوونی هەست بە خۆشی دەکەی حرام دوای تەواوبوونی هەست بە پەشیمانی دەکەی وەڵڵی کافر کە بێ شەرعی دەکا هەست بە پەشیمانی دەکا کامەی کە دەڵی تاوانبارە کە تاوانەکە ئەنجام دەدا دەقەی دوای ئەوە پەشیمانە هەست دەکا هەموو لەزەتەکەی بە فیڕۆچوو هەموو ئەنجامە شیرینەکە تاڵ بوو گەنجان ئەمڕۆ ئیسلامەتی بۆ ئێوە ئاسانە ئەزانن سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن ئەم ئیسلامەیان گەیاند ئیبراهیمی تەیمی دەفەرمێت لە خزمەت باوکما بووم باوکم فەرمووی من لە خزمەت حوزەیفەی یەمانی صاحبی سڕی پێغەمبەرا بووم صلی الله علیه وسلم باوکم عەرزی حوزەیفەی یەمانی کرد خۆزگەمان بەخۆتان یعنی ئێوە بە چاوی سەر پێغەمبەرتان دی وتی ئارە وەڵڵا دەستان خستە ناو دەستیەوە فەرمووی دەیان جار ئەوا لە خزمەتیا بوون چاوتان لە دەمی بوو کە قورئانی دەخوێندەوە فەرمووی بەڵێ فەرمووی دە وەڵڵی ئێمە لە شوێنی ئەوەی سەحابی بووینایە قەت نەمان دەیەش پێغەمبەر بەسەر عەرزا بڕوا هەر دەمان خستە سەر شان و ملمان هەڵمان دەگرت بە حیاتی نەمان دەهێشت پڕیشکە ئاوێکی دەمی بە عەرزکەوە هەڵمان دەگرتەوە نەمان دەیەش بچێ بۆ غەزا و جیهاد لەشی بریندار بێ خۆمان دەکرد بە قەڵغان لە پێناویدا و پارچە پارچە بووینە نەمان دەیەش دەستی کافری بەرکەوێ وەڵڵی دە ئێمە لە ئێوەمان زیاتر دەکرد حوزەیفە فەرمی وامەڵێ وامەڵە تۆ ئەو ڕۆژگارە سەختانت بە چاوی خۆن نەبینیوە باسی یەک مەشهەدت فەرمی بۆ دەکەم کاتێک کە دەوری مەدینەی پێغەمبەر درا لە جەنگی خەندەقا جوولەکەی ناپاک لەو سەرەوە هەموو منافقینی ناوخۆش لە ناوەوە قوڕەیش و هاوپەیمانیش لە کۆڵێکی فراوانەوە هێرشیان بۆ سەر پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم ساڵیش گرانیە بێنانیە و نەبوونیە وشکە ساڵی و سەرمایەکی سەختە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەندەکیان لێدا بە برسێتی تەنان بەردیان لەسەر سکیان بەست بوو
فەمووی شەوێکیان کە زۆر سارد و سەرما بوو من لە خێمەکەی پێغەمبەرام صلی الله علیه وسلم خەڵکێکی زۆر لە خزمەتیا بوو لە گەنجان پێغەمبەری خوا شەونوێژی کرد شەونوێژێکی زۆری کرد و دوای ئەوە فەرمووی ألا رجل يأتيني بخبر القوم جعله الله معي يوم القيامة هەر کەسێ لە خۆی ڕادەبینێ ئەم شەڕواتە ناو لەشکری دوژمنەوە دەنگ و باسییانم بۆ بێنێ بەم تاریکەشەوە بزانێ خەریکی چین و بەرنامەیان چییە زمانی دەدەمێت لە ڕۆژی قیامەتە لەگەڵ منا دەبێ معیە ڕەگ لەگەڵ منا دەبێت لە قیامەتە دەفەمە فەسەکەتنا فەلەم یوجیبه منا ئەحەد والله یەک کەس جاوی پێغەمبەری نەدایەوە یەک کەس لە خۆی ڕانەبینی بەو شەوە بڕوا بۆ ناو دوژمن پێغەمبەری خوا هەندێک شەو نوێژی کرد دیسان فەرمووی هەر کەسێک لە ئێوە بڕوا بۆ ناو لەشکری دوژمن و وەڵامێکی جوان و دروستم بۆ بێنێتەوە بزانێت پیلانی دوژمن چییە لە ناو خۆیاندا تێیان بگا لە ڕۆژی قیامەتا لەگەڵ مندا دەبێ یەک کەس دیسان قسەی نەکرد و جوابی نەدایەوە سێم پاش ماوەیەک سێم جاریش هەمان قسەی فەرمووەوە دیسان کەس جورئەتی نەکرد هەستێ ئەوەندە موقیفەکە ترسی زۆر برسیەتی سەرمایەکی بێ ئەندازیش ڕەشەبایەکی دەهات بێ ئەنداز سارد بوو ئینسان برسی بێ سکت خاڵی بێ زیاتر سەرماکاری لێ دەکات ترسی ناو دوژمنیش بەو تاریکەشەوە ئەو سەرما بەهێزەش فەمووی حوزەیفە هەستە قم یا حوزەیفە تۆ هەستە دەفەرمێ وەڵڵی ئەگەر ڕێک ناوی نەهێنا مای پەنجەی بۆ درێژکمای هەڵنەدەستان بەڵام کە ناوی هێنام چارم نەما فەمووی هەستە بڕۆ ناو دوژمن بە وریاییەوە هەڵسوکەوتیانم بۆ دیاریکە و پیلانەکانم بۆ ئاشکرا کە بەڵام دەست لە هیچ کەسێک نەکەیتەوە هیچ کارێک نەکەی بەرامبەر بە هیچ کەسێک تا دیتەوە لای خۆم ئەفەرمێ هەستان خۆ تازە چار نییە پێغەمبەر دەزانێت ئەو بەقەڵ چی ئەو کارە دێ فەرمووی والله ڕۆیشتم فلما وليت من عنده جعلت كأنما أمشي في حمام حتى أتيتهم فمن والله حل خيامك تشوم درو لو سلمى أتقول لنا حمام درهم جاء إمام النووي أمش صحيح مسلم أم حديثاته لشرحك إمام النووي فما حمام شيء عربية لحميم وهاته يعني من الماء الحار يعني آوي قرم لا آوي قرم وهاته نقول زستاني حكمتي إيه مواتش لي زستان خليك ديت بيشوا هێشتا کە حکومەت کارەبای ئەوەی حەمامەکان سارد و سڕن حەمامەگەر لە ماڵا هەبوو دەبێت ئاوی گەرمی بۆ دابین بکرێ لە حەمیمەوە هاتووە ئەفەمە قەسەم بەخوا دەتگوت لە حەمامە دەڕۆم ئەتگوت لەناو حەمامەم هەستم بە هیچ سەرمایەک نەدەکرد ئەوەش یەکێکە لە بەرەکەتی دوعا و موعجزەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ بە قسەی پێغەمبەر دەڕۆی دڵنیابە پێغەمبەر زمانی دایی بە سەلامەتی دەڕۆی دەفەرمێت چوومە ناو جەرگەی دوژمنەوە ئەبوو سوفیان قسەی بۆ خەڵک دەکرد وتی شەو تاریکە و نەوەکو ئەسحابی محەممەد کەسێت دزەی کرد بێتە ناومانە و جاسووسێکمان لە ناودا بێ هەر یەکە بزانێت چێ لە تەنیشتێتی لێی بپرسێت دەڵێ خێرا من لەوەی هاوڕ تەنیشتم پرسی وتم تۆ ناوت چییە وتی من ناوم فڵان کەسی کوڕی فڵان کەسە نەمێژە و پرسیار لە من بکە یە پرسیاری لێ کردمە ئاشکرا دەبوو من خێرا دەست پێشکەریم کرد و ناوی ئەوم پرسی ئەبوو سوفیان وتی خەڵکینە هاوپەیمانەکانمان لە جوولەکەکانی بەنو قوڕەیزا لەو بڕادەم خیانەتیان لێ کردوین دەنگ و باسییان باش نایەتە بەرگوێم هەروەها مونافیقەکانی ناو مەدینەش هەڵوێستیان نییە باش کارێکی پێکردوین ئاگری کوژاندوینەوە خێمەکانی بەسەرا ڕووخاندوین ناتوانین ئاوێک نانێک حازەکەین بۆ خۆمان وا من دەڕۆم و ئەم ناوە بەجێ دێڵم چێژ لەگەڵ مادێ با مەیدان چۆڵکەین ئەمبەری خۆڵ ساسام عەبای مبارەک جبەکەی خۆی کرد لەبەریا بوو داینا و فەرمووی لە ناویا بخەوە دای پۆشیم حتا بەیانی خەوتم بەیانی درەنگی خەبەری کردمەوانە کە نوێژ مابوو فەرمووی قومیان ومان هەستە خەو خۆش ئەو هەموو خەوە بەسە ترواشمان نەگوت بە سوعبەتێکەوە پێغەمبەری خوا هەڵی ساندم فەرمووی ئێمە موقیفی ئاوامان بینیوە تۆی گەنج ئەمڕۆ ئەو موقیفە سەختانە نییە لەسەر بۆ ئیسلام بینوێنی لانی کەم نوێژی بەیانیەکەت بکە عەزیزم توخوا حەیف بنێ گەنج نوێژ نەکا توخوا حەیف بنێ گەنج نوێژی بەیانی نەکا نوێژی نیوەڕۆ و عەسر و مەغریب و عیشا نەکا بەخوا حەیفە لەگەڵ ئیسلامدا بە پاک بە منافق مەبە دووڕوو مەبە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نصیحەتی هەمومانی کردووە نصیحەتی گەنجان بە تایبەتی ئەم حەدیسە بۆ ئەمڕۆ زۆر گرنگە خۆ زۆر بە وردی سەرنجی بدەن بڵاوی بکەنەوە بەناو هاوڕەکانتاندا سالی کوڕی سعدی ساعدی دەفەرمێ کابرایە کاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا دلني على عمل إذا أنا عملته أحبني الله وأحبني الناس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کارێکم پێ بڵێ ئەگەر ئەنجامی بدەم هەم خوا خۆشی بووم هەم خەڵک خۆشی بووم پێغەمبەر فەرمووی ئیزهەد فی الدنیا یحبک الله دنیا ئەوەندە بە گرنگ مەگرە خوا خۆشی دەوی معنەیەوە نیە واز لە دنیا بێنە جوانی دنیا نەوێ خۆشی دنیا نەوێ فەرمووی دنیا بەکەم بگرە لە چاو قیامەتە
دنیا وەکو ئەو وایە دەزوویەک بیخەیتە زەریای ئەتڵەسیەوە کە دەرت هێنایەوە چەند ئاو لەگەڵ خۆی کەم دەکاتەوە هیچ دەبەخوا دنیا لە چاو قیامەت و بەهەشتا هەر ئەوەندەیە هەر هیچ نییە فەمووی دنیا بەقەدەر خۆی وەرگرە لە حەدی خۆی زیاد گرنگی پێمەدە خوا خۆشی دەوی قیامەت لەبیر ناچێتەوە خوا لەبیر ناچێتەوە وازهد فيما أيدي الناس فيما في أيدي الناس يحبوك بۆ خۆت و خەڵکیش ئەوەی لە دەستی خەڵکیدایە زۆر چاول لێی نەبێ هەر چاول لێی نەبێ حسابی بۆ مەکە خەڵکی خۆشیان دەوی لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەخۆشیەک لەناو خەڵکا هەبوو ئەو بوو خەڵک هەر خەریکی کۆکردنەوە بوو یعنی وەکو قوڕەیشیەکانەوە سەردەما سوورەتی تەکاثور دابەزی ألهاكم التكاثر حتى زرتم المقابر هەر کەسە خۆی حساب دەکرد من چەند پارەم هەیە و فڵان کەس چەندی هەیە توکە تەکاثور لە بابی تەفاعولە یعنی خەڵک خۆی بە یەکتر دەپێورا من چەندم کوڕ هەیە تۆ چەندت کوڕ هەیە من چەند قەومم هەیە تۆ چەند قەومت هەیە من چەند خوێندەوارم تۆ چەند خوێندەواری یعنی خەڵک هەم چاوی لەسەر خۆی بوو هەم چاوی لەبوو خەڵک چەند حسابی بۆ دەکا هەم چاوی لەسەر خەڵکیش بوو خەڵکی هەڵدەسەنگان خوا لۆمەی کردن فەمووی هەر خەریکی خۆتان و خەڵچین هەر بزانی من چەند خەڵک لێم ڕازیە چەند شەخسیەتم هەیە چەند بەناوبانگم چەند خەڵک لێم ڕازیە و هەر چاویشم لەسەر خەڵکە خەڵک چی دەکا حتى زرتم المقابر والله وەختی بە خۆتان دەزانن ژیانتان تەواو بخرانە قەبرەوە ئێمە لە قەبرە دەورێکی بۆ تۆ نییە بەڵکو حسابی لەسەرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری کردین وازهد بما في أيدي الناس أيدي الناس هەر پارە نییە بەتایبەت ئەمڕۆ گەنجانمان ئەوەی من سەرم جنداوە بەڕێزان گرفتاری شتێکن وەڵی گەنج ئەمڕۆ حەسوود نییە زۆر هەر ئەسڵان گوێی لێنێ برادەرەکەی پارەی هەیە یان نا چونکە ئامێرێک هاتۆتە ژیانیانەوە کە شەو ڕۆژی خواتۆ کوڕکچەکەی خۆ لە ماڵەوە دەبینی هەمومان دەیبینین لە ناو سیارەدا وا جارە چاوەڕێی تەکسی دەکات 2 دقە سەبری نییە هینەکەی دەرە ناوە موبایلەکەی ئەمام خەتە هەر دێو دەڕوە ئەوەندە کە پارەی خەتەکەی هەبێ ئینتەرنێتێکی پێ بکڕێتتر گەنج ئەمڕۆ زۆر گوێی لەوە نییە زۆر گوێی لە داهاتوونیە هەموو شتێکی لەبیر بردوێتەوە ئەو موبایلی کە بەدەستێتی موبایلە زیرەکە و ئەو خەت و ئینتەرنێت و فەیسبووکە لەوێ خەریکی چییە لەوێدا بەڵایەکی گەورە و تەڵەیەکی گەورە بۆ گەنجندراوەتەوە عینی تەکاثوری زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوا فەرمووی ئەلهاکم التەکاثر حتى زرتم المقابر خوا گەنجان ئەو سوورەتە زۆر بخوێننەوە هەر خەریکی خۆتی چی بکەی لە بەرامبەرەکەت گەورەتر بنوێنی و چۆن سەرنجی بەرامبەرەکەت داخۆت چ دڵێ و قسەیەکی لەسەر بکەی ئەوە ئەمڕۆ لە دنیا دەرچوو لە پارە دەرچوو لە ماڵ و منداڵ دەرچوو بوو بە فەیسبوک بۆ شەڕی فەیسبوک هەموو ئینسانێک لە دنیادا خەریکی ئەوەیە مرۆڤ وا دروست بووە حەز دەکا ببیندرێ هەر لە ناخی هەر یەکێکماندا درۆ لەگەڵ خۆمان نەکەینەوە هەیە هەموو مرۆڤێک حەز دەکا ببیندرێ بناسرێ ستایش بکرێ خۆش بویسترێ ئەم شتە لە ناو ناخی یەک بە یەکماندا بە ژن و بە پیا بە کوڕ و بە کچەوە هەیە حەز دەکەی بناسرێ حەز دەکا ببیندرێ حەز دەکا خەڵک ستایش و مەدحت بکەن حەز دەکەی خەڵک خۆشیان بوی خۆ ئەگەر بەڕەوایی بێ ئەمە شتێکی باشەوە فەزلی خوایە هەوڵی بەڕەوا بەدەستی بێنی فەیسبوک ئەم مەیدانی بۆ ئینسان کردوێتەوە کابرا سەی دەکەی کچێک کوڕێک وێنەیەکی خۆی دادەنێ 1 سعات بەس دەستکاری وێنەکەی دەکات تا دایدەنێ بۆ سەیری برۆی خۆی چاک دەکات سەری خۆی قژی میکیاجی هەرا بەس بە تایبەتی کچان و خوشکان خۆ لەبەر خۆی نییە خۆی دەناسێ کەوا نییە بۆ بەرامبەرەکەی خەڵک بزانێ داخۆت چۆنە خۆی دەزانێت درۆ لەگەڵ خۆی دەکات خۆی وانیەوە دەستکاری فۆتۆشۆپی خۆی کردووە گلێنەی چاوی خۆی گۆڕیەوە بەڵام بەڵکو خەڵک کە لە فەیسبووکا سەیریان کرد سەر سوڕمانی خۆیان دەربڕن بەڵێن ئەمە چ مەلەکە جەمالێکە و چ جوانێکە خەڵک سەریکەن ئەمڕۆ بەڵایەک توش بوون کابرا نانی بەیانی دەخواستەیەکی پۆستێکی کردوڵە ئەم بەیانێ فڵانشت و فڵانشتم خوارد چۆ سەردانی میواندارێکی کردە سفرە 2 ڕانەقەلی لەسەرە 50 ڕسمیان گرتەوە 50 کەسی ئەو سفرەیە بڵاوی کردوێتەوە ئەمە لە ماڵی فڵان کەس بووین ئەو نانە ماخوارد باش عافێتت بێ گرفتەکە لەوەدا نییە چی کردووە گرفتەکە لەوەدایە کە وێنەکەی خۆی بڵاو کردوێتەوە کە پۆستێکی کردووە کە وتارێکی دا و جاری مامۆستا ئاینەکان تووشیەوە بەڵای بوون وتارێک دەدا هەل لە بیری نییە خوا پێی خۆشیانە لە بیری ئەوەیە سەیری کۆمنتی خەڵک کاداخۆ خەڵک چی دەڵێن لەسەر وتارە فەرەحی و دڵتەنگی شکست و سەرکەوتووی خۆی لە کۆمنتی خەڵکە داماوە دەبینێ بزانە و خەڵکە چی پێ دەڵێن نەیار یاری زۆرترە یان نەیار هەموو ژیانی بە ئەمەوە تەواو دەبێت حتا زۆرتم المەقابر وەختە زانین لە حادیسەیەکە کە بەوا سارەی لێ خوڕی و موبایل بەدەستەوە سەی کۆمنتی خەڵک دەکات تا دەیخەنە قەبرەکەوە
یەخۆل لە قەبرە ئەزیزم پرسیاری کۆمنتی خەڵکت لێ ناکەن ئەبووە تۆ لەم ژانەدا پرسیاری فریشتەکانی قەبرەدا ئامادەکردایە من ڕەبوکە ومن نەبیوکە ومن دینوکە ومن ئیخوانوکە ومن ئەخەواتوک براکانت خوشکەکانت خواکەت پێغەمبەرەکەت ئیسلامەکەت دینەکەت قیبلەکەت تۆ هەر ئەمانەت لە بیر نەبووە هەر خۆتت بۆ ئامادە نەکردووە هەر خەریکی ئەو بووی خۆت نمایش بکەی و دووەمیان خەریکی ئەو بووی چۆن لەسەر خەڵق قسە بکەی بەداخەوە ئەو فەیسبووکەی کە گەنجانی ئێمە وێران دەکات تووشی چەندین نەخۆشی دەرونیان دەکات ئەزانی بەڕێی من وازام بۆ زانانی دەروناسی شەروا دەڵێن هەر خەڵکێک واد لێ هات گرفتاری ئەوە بووی بەردەوام چاول لە مەدح و زەمی خەڵک بوو بۆ سەیرت چۆن دەکەن یان بەردەوام چاول لەسەر شتی خەڵک بوو ویانەیەکی خۆی بڵاو کردێتەوە نان خواردنێکی خۆی دۆستێکی خۆی وتارێکی خۆی مەقالە و پۆستێکی خۆی هەر سەیرت کرد بوو قسەت بە خەڵک وت هەر جوێنت بە خەڵک داوە تۆ نەخۆشی دەرونیت هەیە ئەبێ فریای خۆت کەوی تانەی خستوویە قەبرەوە ئەوە تۆ نەخۆشی دەرونیت هەیە بۆ چونکە تۆ مەخلوق دەبینی ئەوەندەی خەریکی سەرقاڵی ئەوەی خەڵک چیت پێ دەڵێن کە دروستکراوێکی وەکو خۆل لاوازن خالقت لەبیر چۆتەوە دروستکەر لەبیر چۆتەوە تخوا ئەوەندەی کە خەڵک کۆمنت دەخوێنێتەوە سڵاوە لەسەر پێغەمبەر لێدا صلی الله علیه وسلم تخوا هەموو شەوێ بە خزمەت پێغەمبەر ناگا بەخوا دەگا والله ئەوەندەی کە خەریکی ئەوەی خەڵک لێت ڕازیەوە بۆ وێنەیە و بۆ دەعوەتت چیت پێ دەڵێ بیرت لەو خوای بکردایە و سوپاسی خوات بکردایە ئەبووی بە ئەولیای خوا موسە هەروە پێگەی دڵی صاف کرد لەگەڵ خوادا دڵی دابڕی لە بەندەکانی خوا پەستی بە ئەڵڵاوە کورە بۆ خواتان پێ دەڵم گەنجینە بە هەمومان بە خۆم تایەوە ئەوەی کردت یەقینت هەبێ کە ڕاستە دژایەتی شەرع نییە بینی خۆت و خوا چاکە و بیست پیارە بەخوا بڵێ خوایە تۆ لێم قبوڵ کەی خوایە تۆ لێم ڕازی بی ئێتر قەت بیر لە خەڵک مەکەوە خەڵک چۆنت بیر لێ دەکاتەوە قەت بە حیاتی کۆمنتی خەڵک مەخوێنەوە چ مەدحت دەکات چ زەمت دەکات چونکە کە چوویتە قەبر و قیامەتی خۆتەوە هیچ لەمانە سوودت پێ ناگەیەنێ بەڵکو وەڵڵاهی یەک کۆمنتێکە لەسەر خەڵکت نووسی بێ ئەگە بە چاکت نووسی بێ چاک نەبێ هەر محاسەبە دەکرێت لەسەری ئەگە بە خراپت وت پێ و جوێنێکی نەشیاوت دابێت لە قیامەتە ئەو هەموو چاکەیەت دەڕوا بۆ فڵان کەس ئەگە چاکت نەما خراپەکانی ئەوت بۆ دێن ئەها وایە بەز ماڵوێرانی کۆمێن دەبێت لە قیامەتە چی سەدەقە و حەسەناتی هەیە هەمووی دەڕوا بۆ خەڵک چی خراپەی خەڵکت دێتە سەرشانی لە پێناوی چی لە پێناوی هیچ ئەو تەمەنە گەنجێ جوانە دەڕوا بێدین و بێژین دەبی با ئاگامان لە خۆمان بێ فەیسبوک کە بەمایە ڕزگار بوونت بە وەرگرتنی شتە جوانەکان نەک بە کۆی لەبوونی خۆت و هەڵسەنگاندنی خەڵکانی تر ئەم نەسیحەتە وەرگرین ئینشاءالله ئاگامان لە خۆمان بێ گەنجەمان نەسیحەت بکەین لە ڕەفیقی مەسلحەت خۆیان پارێزن ئەو ئازارە چەند بەژانە کاتێک کە زانیت هاوڕەکانت وەک شۆفێری تاکسی سیرت دەکەن تۆیان هەر بۆ ئەوەیە بیانگەیەنیتە شوێنی مەبەست و ئیتر نانناسن زۆر ڕەفیقەیە گەنجی بەڕێز بەخوا وەک تەکسی سیرت دەکات ئەوەندە ئیشی پێتە تا ئیشەکەی جێ دەبێ و دەیگەێنێ شوێنی خۆی دوای تۆ ساق تەکسەکان دەناسیەوە هەر بەرحەبا ئیشیان ناکەی هەر منەتت پێیان نییە جاوە ئازارێکی زۆر بەدڵ دەگەیەنێ کە دەزانی هاوڕێکت بەس بۆ مەسلحەتی خۆی تۆی ویست و ئەمجا هەستت پێ کردووە دوایی هەر مەرحەباشن ناکە ئازار بەدڵت مەگەیەنە دڵخۆشکردنی خەڵک شتێکی باشە بەڵام بەمەرجێ خۆت نەبی بە نوکتە قسەی خۆش بکە نوکتە بکە سوحبەت بکە بەڵام ئاگال لە شخصیتت بێ گەنجی بەڕێز خۆت دوایی نەبی بە نوکتەی خەڵک ئەوەندە خەڵکی دڵخۆشکە لە ئەنجامە خۆت نەبی بە نوکتەبازی خەڵک شخصیت نەشکێنێ ئەی گەنج هەر کاتێ لە نێوان دڵ و ڕێزداش سەر پشک کرای ڕێز هەڵبژێرە کچە گەنجەکەم خوشکە جوانەکەم برا شیرینەکەم ئێوە گەنجن دەچنە زانکۆ دەچنە پەیمانگا لە ئامادەیی دوو ڕەگەستێک کەڵاوان بەداخەوە کە حرامەتێکە یعنی فەزاکە وا خوڵقاوە تازە ڕەگەزی بەرامبەر سەرنجت ڕادەکێشێ گەنجێکی ناخت پڕە لە حەز و خواستەکانی ئەو سەردەمە گەنجیە بەڵام ئاگال لێبێ دڵ مافی خۆی بدەیە بەڵام لە شەرتێ ڕێزی لەگەڵا بێ ڕێز قەت لە پێناوی دڵ تا ڕێزل لەناو نەبەی چونکە هەر کەسێ سەر پشک کرا لە بینی دڵ و ڕێزە دڵی هەڵبژارد هەم دڵی لەدەست دەدا هەم ڕێزی لەدەست دەدا هەر کەسێ ڕێز و شخصیەتی خۆی هەڵگرێتەوە ئاخری بە دڵی خۆشی دەگا ئەو کەسانی لە نێوان ڕێز و دڵدا سەر پشک دەکرێن و دڵ هەڵدەبژێرن بە شوێن دڵ و ئارەزوەکان دەکەون ڕێز و حرمەت واز لێدێنن شایانی ئەوە نین پێیان بڵێ ئەڤیندار و ئەڤیندار قەت گوناحەوانە ناوی خۆشەویستیان لێ بندرێ خۆشەویستی پاک و بە حرمەت ئەوەیە ڕێزی لەگەڵایە هەر خۆشەویستێکی دڵ و ناخ ئەگەر ڕێزی لەگەڵ سەردانرا گوناحە پێ بڵێ ئەڤینداری
پێی گوناحە پێی بڵێ خۆشەویستی نێوان کوڕ و کچێک کە بە حەڵاڵیە چونکە ڕێزی تێدا نەماوە. ئەمە چەند وشەیەک بوو کە عەرزم کردن لە ڕژێر ڕۆشنایەکانی قورئان فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەی زانایانە کە خوێندومانەتەوە داواکاریشم لە خوای پەروەردگار سوودمان لێ وەرگرت بێ. یا ڕەبی خوا هیدایەتی هەموو لایەکمان بدەی بەگشتی، یا ڕەبی خوا هیدایەتی هەموو لایەکمان بدەی بەگشتی، هیدایەتی گەنج و لاوەکانمان بدەی بە تایبەتی، یا ڕەبی خوا گەنج و لاوەکانمان پارێزی، ڕۆڵەکانمان لە هەر شوێنێکی ئەم جیهانن بیان پارێزی، عەقیدە و بیر و باوەڕیان لاشەیان لە هاوڕێی خراپ لە فکری خراپ و بۆگەن خوا بیان پارێزی، هەمومان ئاشناکەی بەڕێبازە جوانەکەی ئیسلام، بەڕێبازە پڕ ڕەحمەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. یا ڕەبی خوای پەروەردگار ئیستیقامە و دامەزراویمان پێ بەخشی هەتا ئەو کاتێ دەگەینەوە خزمەتی خۆت. یا ڕەبی خوای بمانکەی بەیەکێک لەو عەبدانەی کە بەکارمێندێنی بۆ چاکە، بمانکەی بەیەکێک لەو عەبدانەی کە خزمەتی ئەم دینی خوا و دینی مرۆڤایەتی و دین و ژینی خەڵکی دەکەن. یا ڕەبی خوای گەورە یا شافیا الله ئەوەی نەخۆشە شیفای بدەی، یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەی، ئەوەی دڵبەخەمە دڵخۆشیکەی، ئەوەی نەخۆشی دەرونی و نەفسی هەیە خوای ڕزگاریکەی، ئەوەی ئاژاوی خێزانی هەیە ئیسلاحی حاڵی بکەی. یا ڕەبی خوای ڕەحم بە هەموو لایەکمان بکەی، عاقبەتمان خێرکەی، کوردستان و میلەتی کوردمان سەلامەت و سەرفراز و دیندار و خواناسکەی. آمین آمین والحمد لله رب العالمين. الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.